بینەرانی بەڵێ سڵاوتان لێبێت. ئایا پەیوەندی دەسەڵات و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان چۆن پەیوەندیەکە و لەسەر چ بنەمایەکدا مەزراوە؟ ئایا دەسەڵاتە هەوڵی قۆرەخکردن و دەستەمەکردنی ڕۆشنبیران دەدا یا ڕۆشنبیرانە خاوەنی دیدەشی واقعی و بابەتی نین بۆ دەسەڵات و ئەزمموی حکومڕانی کوردی؟ ئایا ڕۆشنبیرانی ناو حیزب ڕۆشنبیرانی دەستەمۆکراون و وەزیفەیەکی سیاسی ئایدۆلۆژی بەرشەوەند خوازانە لە ناو حیزبا بەڕێوە دەبن یان ممارەسەی ئەرکێکی نیشتیمانی و مافێکی سروشتی خۆیان دەکەن؟ ئایا ڕۆشنبیرانی دەرەوەی حیزب خاوەنی دیدی زانستی و ڕاوی بابەتین بە واقع یان زۆر ڕخنە و تێزی ڕخنەگرانیان لە ئەنجامی هەستنەکردنە بە پرسیارەتی بەرامبەر بە واقع و کۆمەلگا؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە میوانداری هەردێک لە بەڕێزان عەبدوڵڵا سلێمانمان کردووە سەرپەرشتیاری بەشی ڕووناکبەری مەکتەبی ڕێکخستنەوەیەکی نیشتیمانی کوردستان و ئاوات محەممەد نووسەر ڕۆشنبیر بەخێربێن. بەخێربێن. سەرەتا لە جەنابتەوە دەست پێکەم کاک سلێمان. ڕخنەیەکە ڕاستەی بەشێکی گرنگ لە ڕۆشنبیرانی ناو حیزب بوو و لە میتۆدی مامەڵەکردنی ڕۆشنبیران حیزب لەگەڵ ڕۆشنبیران ئاکرێ ئەوەیە کە ڕۆشنبیران بەردەوام نێچیرێکی دەستەمە نەکراون بۆ حیزب و حیزب دەیەوێت هەموو ڕۆشنبیران بخاتە ناو چوارچەوەی خۆ و دەستەمۆیان بکە و ئەو ڕۆشنبیرانەی کە لە ناو ئۆرگانە حیزبەکانە کارەکەن و تەنزیلاتی سیاسی بۆ حیزبێکی دیاریکراوەکەن ئەوانە ڕۆشنبیرانێکن دەستەمۆکراون. تێگەشتنی تۆ لەم بارەوە چییە؟ سپاس بۆ بەرنامەکەتان. لە ڕاستیدا من پێما بە قسەکردن لەسەر ڕۆشنبیری کورد و لەسەر حەزبی کوردی بە شێوەیەکی گشتی دەبێت قسەکردنێکی جیاواز بێت لەو ڕوئیا و ڕوانین و مەدرسە و فکریانەی کە لە ئەوروپا و لە دنیادا سەبارەت بە حەزب و سەبارەت بە ڕۆشنبیر گوتراوە تا ئێستا. ئێمە لە کوردستاندا خاوەنی تایبەتمەندی و خصوصیەتی خۆمانی و کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ڕۆشنبیری کوردستان و ڕۆشنبیرانی کوردستان و حەزبی سیاسی کوردستان حەزب سیاسیەکانی کوردستان جیاوازیەکیان هەیە لەگەڵ ئەم نەمەت و فکر و لێکدانەوە و بزوتنەوە سیاسیانی کە باسییان دەکەین بەسەبارەت بە هێزە سیاسەکانی کوردستانیش من پێما بێ جیاوازی لە بینی لە نێوان هێزەکاندا هەیە لە ڕوئیا ڕوانینی هێزەکاندا هەیە لە هێزێکەوە بۆ هێزێکی دیکە تێڕوانینی ئەم هێزانە بۆ ڕۆشنبیر بۆ دەوری ڕۆشنبیر بۆ بەخشینی ئازادی بە ڕۆشنبیر و بۆ کاراکردن و جێشتنی بەشێک لە پانتایەکانی ناو حەزبی سیاسی بۆ ڕۆشنبیر لە حەزبەکاندا جیاوازی هەیە. من پێما بێ ئەوەندی من دەیبینم ڕۆشنبیر دەورێکی گەورەی هەبووە لە ناو حەزبی کوردیدا و ئەسڵان دەتوانم بڵێم ڕۆشنبیر حەزبی کوردی دروست کردووە پێش ئەوەی ڕۆشنبیر حەزب ینی بێتە ناو کە سیاسیەکاندا پەرسەندنی کۆمەڵایەتی و پەرسەندنی سیاسی لە ئاستێکی زۆر دواکەوتوودا بوو و فیداڵی بزوتنەوەی خێڵەکان لە ئاستێکی زۆر نالەبار و نەهەمواردا بووە لەبەرەوە کاک سلێمان من قسە لەسەر هەلومەرجێکی مێژووی پێشتر ناکەم کە ڕۆشنبیران ڕۆڵی ڕۆشنبیری سیاسیان بینی بێت وەکو سەردەمی مامۆستا ئیبراهیم ئەحمەد یان وەکو سەردەمی شێخ محەممەد کەژمالەی لە ڕۆشنبیر ئەحزاب دروست دەکەن. قسەم لەسەر دۆخی ڕۆشنبیر و حیزب لە ئێستای ئەزمموی سیاسی کوردیە پێت وایە ڕۆشنبیر بەو معنایی کە ڕاستەقینەی کە هەیە لە ناو حیزبا دەتوانێت ئەم ڕاستەقینەی خۆی ببینێەوە حیزبی کوردی ڕۆشنبیرانی ناو خۆی دەستەمۆ نەکردووە؟ تۆ دەتوانانی پێم بڵێ بۆ نایبینێ من دەتوانم پێت بڵم کە بۆ بەڵێ دەتوانێت ببینێ بۆ ڕۆشنبیر من لە ناو هێزێکی وگەیچی نیشتیمانی قسە دەکەم من پێم بێ ڕۆشنبیر خاوەنی ڕوئیا و خاوەنی بیرکردنەوە و خاوەنی دنیابینی خۆیتی لە ناوێکی نیشتیمانیدا و ئێستا ئێمە بەشێک لە ڕۆشنبیران ناو حەزبە بە شێوەیەکی ئەخلاقی و بە شێوەیەکی مەبدەئی بە شێوەیەک پرەسەپەڵی ئەم هێزە بۆ ئاراستە فکری و ڕووناکبیرانە تاو دەدەین و ئاراستە دەکەین کە خۆمان باوەڕمان پێێتی و هیچ ڕۆژ لە ڕۆژان ئەم هێزێک کە ئێمەش ئیشتیا دەکەین ڕێگر نەبووە لە بەردەم ئەو تێزە فکری و فەلسەفی و ئەو ڕوئیا و ڕوانیانەی کە ڕۆشنبیرەکانی ناو حەزبەکە ئێمە هەیان بوو کەواتە من پێم وایە بە پێچەوانەوە نەک حەزب پێویستی بەوە نییە کە ڕۆشنبیر دەستەمۆکراوی هەبێ بە تایبەتی حەزبی مۆدێر و حەزبی زیندوو لەگەڵ لە بەرامبەردا حەزبی مۆدێرن و حەزبی زیندوو پێویستی بۆیە کە ڕۆشنبیری ئازاد و لیبراڵی هەبێ یەکێتی نیشتیمانی یەک لەو حەزبانەیە کە من پێم وایە بەردەوام هەوڵ دەداوە هەوڵی داوە کە ڕۆشنبیرەکانی ئازاد بن لیبراڵ بن و دەستەمۆ نەبن چونکە ئەگەر ڕۆشنبیر لە ناو حەزبدا دەستەمۆ بکرێ و ئەم ڕۆشنبیرە بەو دەستەمۆکراویە ناتوانێت بچێت ناو کۆمەلگایەکی زۆر سپاس کاک ئەوات حەزەکەم بۆ چووی تۆ سەبارەت بە پەیوەندی ڕۆشنبیر و حیزب بزانم بە تایبەتی حیزبێکە لە ئەزمموی حکومڕانیایەوە پێویستی بەوەیە هەموو کارەکان تەوزیف بکە بە خۆی پێت وایە حیزب لە ناو ڕۆشنبیر لە ناو حیزبە لە ناو دامەزراوەی سیاسیەکە خاوەنی چوارچێوەیەکی سیاسی و ئایدۆلۆژی خۆیەتی دەتوانێت ئەو وەزیفە ڕاستەقینەیە بۆ خۆی ببینێت کە پێویستە ڕۆشنبیر ببینێت. من سەرەتا لە خاڵێکەوە دەست پێکەم لە یەکێک لە تەڕحەکانی کاک خالیدەوە لەوێ کە باسی کاک سلێمانەوە کەواز لەو حاڵتاکای چێک لەوانە
مەسلەی ئەوەیە کە گۆڕانکاری هەیە لە ڕۆشنبیری حیزبێک بۆ حیزبێکی کە لە دیدێکە بۆ دیدێکی کەم پێم وایە کەلتورێک هەیە لە ناو حسابی سیاسی کوردیا کەلتورێکە کە مەسەلەن کەمترین جێگای کەمترین ممارەسەی گفتوگۆدایە لۆجێ تیابێتەوە بۆیە مەسە سەیرەکەی لە ناو سەرجەم حیزبە سیاسەکانە بە کەس هیچ حیزبێکی سیاسی لێ بە دەرنەکەی سەرەکەی ڕۆشنبیر ڕۆڵێکە بینێت ئەتوانی بڵێ جۆرێک لە بانگەشەی تیۆری بۆ بیرکردنەوەیکی دیاریکراوە کە حیزب خۆی هەڵگرێتی مەسلەی ئابوونی ئازادی لە بینی باڵێن لە بینی گروپێکە لە ناو حیزبێکی سیاسە بەتایبەتی لە ناو کۆمەلگای کوردیا کە ئەو زۆر لە بیداتە زۆر باشی پێکە کە ئەبێت جیاوازی بکەین لە بینی حیزبی سیاسە لە کوردستان و حیزبی سیاسی لە دنیای خۆراوە ئەم جیاوازیەوەمان لێکە لەوە تێبگەن کە لە ناو حیزبی سیاسی کوردیا زەحمەتە ڕۆشنبیر بتوانێت ڕۆڵێکی بۆ ئاراستەیە باسی کرد کە شەرعەتەیە بەمانەوەی ڕۆشنبیر لەناو حیزبی سیاسی ناو حیزبی کوردیا نەک بە پێچەوە ئامنیژەمێ ئەو بڵم بالفعل وای ڕاستە لە ناو حیزبی سیاسی کوردیان ئەو ڕۆڵی کە ڕۆشنبیری حیزبی پێویستە هەیبێ ناتوانێت ڕۆڵاکتیڤی خۆی ببینێ بۆ لەبەرەوەی ڕۆشنبیرێکی ڕەخنەگرنیەک دوم چاودێریش نیە بەسەر پارتەکەیەوە کە بتوانێت لە لەحزەکانە پارتەکەی هەڵێکی سیاسی هەڵێکی استراتیجیەکە جارشکەم ڕخنەی لێ بگرێتەوە بتوانێت لەو ڕەخنەگرتنەوە بێنێتەوە سەر و ئاراستەی کە بتوانێت ئیش لەسەر ئەم حاڵەتە بکە بۆی کۆمەلگاش لەو حاڵتە ئاگادارکەوە حیزب لێرەوە بێ بە ئامرازێک بێتەوە ئامرازێک بەدەست کۆمەلگاوە بۆی بتوانێت لە ڕێم ئامرازەوە مەبەستەکان با بڵێن ئامانجەکانی کۆمەڵایەتی بتێتیابێتە دی لێرەوە مەسەلەن سەرێکی جیاوازێکی گەورە هەیە لە ناو ئەو ڕۆشنبیرانی کە لە ناو حیزبکارەکەن ئەوانەی لە دەروی حیزبکارەکەن گرفتەکەش لێرە دایم ئەوانەی لە ناو حیزبکارەکەن بە شێوەیەک بیرەکەنەوە کە زۆری جیاواز نییە لە باڵێن لە کۆی گشتی بیرکردنەوەی حیزبەکەی کە زۆر جار ئەم سیاسەتە ئەم جۆرە لە ممارسەکردن لە ناو کۆمەلگا کەمترین جیاوازی شەبین لە ممارسەی کۆمەڵایەتە ئەمە چەکە لە گرفتەکان ئەگەر من لە حەزت دەسەری هەبێت بەڵێ من پێم وایە مەسەلەن ڕۆڵی ڕۆشنبیر لە شوێدا سنووردارەکەتەوە بۆ نمونە ئەگەر من ڕۆمان نووس بم یان شاعیر بم یان چیرۆک نووس بم یان لە بارێکی فکریدا ئیش بکەم یعنی یەکێتی نیشتمانی بە شوێدا ڕەخ لە من دەگرێت کە من ڕۆمانێک دەنووسم یان چیرۆشێک دەنووسم یان بەخشان دەنووسم یان ڕوئای شەڕخنەی بڵاوەکەمەوە بەڵام کە تۆ هێزێکی سیاسی هەڵدەبژێری یعنی ئەو کاتەوە کارکتەرێکی سیاسی بێگومان لە نێو کۆنتراکتێکی سیاسی دای مەسەلەن بۆ نمونە هێزێکی سیاسی بیرباوەڕێکی سیاسی هەیە هەموو ئەندامەکانی ئەو ئەندامانەی کارکتەری ڕۆشنبیرن یان کارکتەری ناڕۆشنبیرن کارکتەری کۆمەڵاتی یان کارکتەری اقتصادین لە هەر بوارێکی ئەم کۆمەلگایەدا ئیش دەکەن دوانجار بڕیانەداوە لە کۆنتراکتێکی سیاسیدا و لە مانیفێستێکی سیاسیدا ئیش بەنامە سیاسەکان بەرنە پێشەیە بەڵام هیچێک لە ماناحەرە دیارەکانی مەفهومی ڕۆشنبیر ئەوەیە کە ڕۆشنبیر کەسێک کە یابوونەوەرێکی ڕخنەگر و چاودێریکەرە بەسەر دەسەڵاتەوە و پەنجەی لەسەر کەم و کوڕەکانی دەسەڵاتە لە کاتێکە کەسی ناو حیزب تەوجیه لە حیزبەوە وەرەگرێ و ئەرشی دیفاعکردنە لە حیزب بەڕێی من ئەم قسەی تۆ ڕاستە بەڵام من کاکە پێم خۆشم تێزێت بۆ ڕاستکەمەوە بۆ هەم ئەو برادرانی کە بەم شێوەی بیر دەکەنەوە ڕاستیکەمەوە ئەوش بریتە لەوەی کاکە ئێمە هێشتا لە بەردەم دروستکردنی دەسەڵات دەین هێشتا ئەم دەسەڵاتی کە ئێمە دەمانەوێت بە ئەترافی هەمووە نەگەیشتون ئەوەی کە ناوی دەوڵەتی کوردە ناوی هەڵکشانی ڕوحی نەتەوایەتە کەواتە ینی ئێمە ئەزمونەکەین ئێمە تۆزی ئیسحافە بەرامبەرەوەی کە بڵێ تا سەد دەسەڵات ئێمە لە دروستکرد مەرحەلەی دروستکردنی دەسەڵات دەوڵەت نمونە پێ دەوڵەتی ساڵ توانی هەموو مؤسساتەکانی کامل کە ئێمە 20 ساڵە خەریکین هێشتا نەمانتوانین مؤسسەیە دروست ئەمە گرفتێکی تۆ دەتوانانی لە نوبەتی خۆدا یعنی ئەگەر بێتە سەر پێبڕی من دەتوان پێ بڕم حەزەکەمەوە بەڵام بەرنامە نەخێر من پێما بێ حەق خۆم کە من قسەکە مێستا تەواو نەکرد بەڕێی من ئێمە لە مەرحەلەی دروستکردنی دەسەڵاتێکی کوردی داین پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم دەسەڵاتە کوردیە بەو قۆناغەت مێژوویە گەیشتووە کە ناسیۆنالیزم لە خۆراوە پێگەیشتووە و ئایا وەزیفەی ڕۆشنبیرێک بەڵام کەی پێگا بەڵام دوای ئەزمونێکی 20 ساڵەکەی پێگا من قسەکەی خۆم بکەم دوای وەڵامی جێ نەپشت دەدەمەوە من کە لەناو بۆ نمونە من گوناحی من چییە کە من ڕۆشنبیرێک من ئەم کۆمەلگایەدا بەڵام لە هەمان کادا وەزیفەی نیشتیمانیشم لەسەرە بەڵام کەمان بەرپرسێتی سیاسیشم لەسەرە لە هەمان کادا لەسەرمە کە هەوڵدەم بۆ چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتی بۆ ڕاقیکردنی حزبی کوردی بۆ گۆڕینی ئەم فۆرمە کلاسیکە لە حزبایەتی چونکە کاکە من پێم وایە بە هەڵەدا دەچین ئەگەر پێمان وابێ پەرسەندنی کۆمەڵاتی پێشپەرسەندنی حزبایەتێکە لە کوردستاندا و پێویستە ئەمە بۆ زۆر باش لەمە تێبگەین پەرسەندنی کۆمەڵایەتی ناتوانێت ڕووبدا هەتا پەرسەندن لە حزبایەتی داڕوونەدا هەتا ئەم فەرمە لە حزبایەتی نەگۆڕین ناتوانین ئەم فەرمە لە کۆمەڵگا بگۆڕین بۆ معنایە تۆ ئەگەر ڕۆشنبیر لە ئەوروپادا قسەی لەسەر دین کردبێ لێرە کێشەی دینمان نییە ئەگەر ڕۆشنبیر لە ئەوروپا قسەی لەسەر دەسەڵاتی پارشا و پاپا و دەسەڵاتی
ڕەهای سەرکردە و سەرۆکان کرد بێمە لە کوردستان ئەم بەڵە زۆر سپاس کاکەوات قسەت ئەزای چۆن گەڕانەوە بۆ 200 ساڵ 300 ساڵ لەمەوە بەرەمە قۆناغێکە تێپەڕی ئەو هەموو بەرهەمە فەلسەفیە لە سەرەتای ڕۆشنگەریەوە بۆ سەردەمی مارکس بۆ دوای مارکس بۆ مۆدێرنە بۆ پۆست مۆدێرن ئەمە هەمووی با بڵێن بەرهەمی مرۆڤایەتیە خۆ ئێمە کرێت سوودێک لەم هەموو بەرهەمە ژوەرگرین لێرە بتوانین کاری لەسەر بۆ ئەبێ ئیلا هەموو قۆناغەکان بە قۆناغبەندیت پیا تێپەڕین اینجا بگەینە قۆناغێک بڵێمەوە ون گەیشتمە قۆناغی ناسیۆنالیزمێکی پوخت و ئەو گەیشتم ناسیۆنالیزمێکی تەواو پیتر لێرە پێویستە من دەستکرێ بە ڕەخنە لێگرتن لێمو دەستکەم بە بەهانگاونان گرفتی ناو کۆمەلگای ئێمە ئالێرەوە دەست پێکە ئێمە لە ناو کۆمەلگایکی زۆر نوێژین کۆمەلگایەکە زۆر خێرا شتەکان تێ ئەپەڕێنە کۆمەلگایەکە تەکنەلۆژیا توانیوەتی هەموو جونگەکانی داگیر کات و لە سەعاتە تازەترین بەرهەمی دنیاگاتە دەستی من بۆی بیخوێنمەوە تەماشایکەم بزانم خەڵک گەیشتوتە کوێ لە چۆن ممارەسەی دەسەڵاتەکرێ تازەترین باڵێن تازەترین هەڵبژاردننی تووشیا لە حاڵاتیش تووشی چۆن نەتیجەکەی پێگا ئاش بە منەگا یعنی ئەم گرفتانەی کە ئێمە چاوەڕێ بکەین لە ناو کۆمەلگای ئێمە لەم شێوازە دروستکەنەمە پێم وایە جۆرێکە لە بابڵێن لە دواخستنی پرۆسەیە کە پرۆسەیەکی مرۆیە کە ناکرێت من ژیانی مرۆڤ دوا بخەم و چۆن لە کاتی خۆیان پرسیارەکە ئەمەیە پرسیارەکە ئەمەیە ئایا کامەڵەبوونی مەسەلەی نەتەوایەتی لە کورد لە عێراقا دانەمەزراندنی دەوڵەتی نەتەوە و بە ئاکام نەگەشتنی مەسلەی ناسیۆنالیستی ئەو مافا ئەو ڕەوایەتیە ئەدا بە ڕۆشنبیر کە لە ناو حیزبابی و ئەجندای حیزبی جێبەجێ بکە و ناوی بنێتە ئەداکردنی وەزیفەی ڕۆشنبیر من ئەگەر کاکمێدەوەشی هەبێ من دەستخۆشیان لێکەم ئەگەر بتوانی بێتیان تیۆرەیەکیان بۆ ناسیۆنالیزم کردبێ تیۆرییان بۆ فکرینەتەوەی کردبێ وەرە باسێری هەموو ئەدەبیاتیان کە سیر بەت کە باسی ڕۆشنبیر جیاوازیەکەین لە بینی سیاسی لە بینی نووسەر و ئەدیبە ئەم دوو حاڵتەی مەک باسی ڕۆشنبیرەکەنەوەی کە وەک خۆ دوتە تەم ڕەخنەگرە هەم چاودێرەوە هەم تیۆرەشی تیۆرە بەرهەمهێنێ ئەمەیان جیاوازە نە چیرۆگە نووسێ نە شعرە نووسێ و نە سیاسەتیشەکە بەڵکو تیۆرەیەکی دیاریکرا بەرهەمهێنێ چاودێرە ڕەخنەگرێکە بەسەر ئەو ئەدایکە لە ناو کۆمەلگایانی جۆرێک لە ئیستقلالێتێ ببورە من قاتعات دەکەم بەڵام پێم خۆشە یەکشت لە بەرچاو بگری بە دەگمەن ڕۆشنبیر و نووسەر و ڕووناکبیری کورد دەبینی لێک باردەختی کردبێ بەختیار عەلی بە نمونە وەربگرە برادەرەکانی ڕەهەن بە نمونە وەربگرە و هەموو ئەو برادەرە هەموو تۆ چێ دەتوانانی خەیاڵکەی لە ڕۆشنبیرانی کورد لێک کادا ئەدیبن نووسەرن ڕۆشنبیرن شاعیرن ئەمە دەلالەتی چییە یعنی ئەمە دەلالەتی ئەوەیە کە لە کوردە ئاستی پەرەسەندنی ئەم کۆمەلگایە ئەوەیە کە ئەم ڕۆشنبیری بەرهەمێناوە ئاستی پەرەسەندنی ئاستی نەخێ پەیوەندی بە پەرەسەندنی کۆمەڵاتی هەوەیە کاکە ئاستی پەرەسەندنی ئەم کۆمەلگایە لە ئاستێکدایە کە ئەم حزبەی بەرهەمێناوە ئەم جۆرە ڕۆشنبیرەتی بەرهەمێناوە ئەم کاراکتەری بەرهەمێناوە لەم کۆمەلگایە تا ئێستا يعني مسألة أخلاقية كان جیان و ژیانی ئینسانە لەبەرەوە لەم هەموو ماوەیە نەتوانرا با بڵێن دەسەڵاتی کوردی لەم هەموو ماوەیەی توانی ئەو مؤسساتە زانستیانەی کە لەبەر دەسیاتی ئەو هەموو زانکۆی هەیەی بۆ نەیتوانی نوخبەیەکی ڕۆشنبیری ئەکادمی پێ بگەینە بتوانێت تیۆرە بۆ کۆمەڵی مەسایلی لەو بابەتەکەزانچی کۆمەڵگایەک لەو وەزعەتا بژی بۆ هەموو تەمەنەوە بەو هەموو مەساراتیە پەڕێ ناکرێمە بڵێن لەبەرەوەی کۆمەلگای ئێمە با بڵێن ڕۆشنبیری ئێمە چارە پەندە دەستبەرێ بۆ هەموو پنتەکان لەبەرەوەی تاکو ئێستا مەسئولیاتێکی زانستی لەناو زانکۆکاندا نییە تاکو تۆم حاڵەت من پێما بێتەوە ینی هەڵەیەکت بەسەر بووبریتە لەوەی جارە باسی دەڵێ ئەم دەسەڵاتە هەموو زانکۆی لەبەردەستدایە ئەم دەسەڵاتە کە هاتۆتە سەرکار چەند زانکۆ لە کوردستان هەبووە لەم شارەدا زانکۆ نەبووە کە پایتەختی ڕۆشنبیری ئەم وڵاتێ بارمەتیت ئەم دەسەڵاتە تۆ قسە لە ئێستادا دەکەی ئێمە لە قۆناغی وێناکردن داین و ئەم لە 20 ساڵ لەمەوبەر هەتا ئەم لەحزەیە لە قۆناغی وێناکردن داین ئەگەر قسەکە لەسەرەوە ئێمە دەمانتوانی باشتر وێناکەین بەڵێ ڕاستە ئەگەر قسە لەسەرەوە ئێمە دەمانتوانی لەمە باشتر بگرین و ئەم داهەرو دەرفەتانە باشتر بەدەست بێنی بەڵێ انشاءالله شەڕی واکوژ نەبووە بەڵام کاکە ئەم مەسەلانە تۆ جیاوازی هەیە لە بینی ئینسانێکی یۆتۆپی لەگەڵ ئینسانێکی واقعی جیاوازی هەیە لە بینی ئەوەی تۆ پرسێکی مەبدەئی بەتەنیا واقعی نییە یۆتۆپیا باس کرێ بۆ ئەو جۆرە مارەسەی کە تاکو ێستا دەسەڵات کردوتی مارەسەیەکی با بڵێن نامەنتقیانە نەبووە لەگەڵ ئەو واقعی تێکەوتووە ینی بۆ ئیلا بێ جۆرێک لە ئەفکار تۆ باز لە هیومانێتی بکەیت باز لە ئینسانی بوون بکەیت بە جۆرێک لە یۆتۆپیا باز لەوە بکەیت دەسەڵاتێکی باشە دەبێت دیموکرات بێ دەسەڵات لای ئێمە تاکوی ئێستا نخبەیەکی سیاسی معەنە کە تاکو ئێستا ئەو لەسەرەوەیە لە ناو هەڕەمەکانیە گرفتەکە لێرە کاگاوەجیان تۆ کێشەکە لەوەیە ئەم نخبەیە
لێک شوێنی دیاریکراوی دەسەڵات نییە ئەم نخبێت تەنها لە پەرلەمان بۆ نمونە ئەم نخبێت لە چوار دەسەڵاتەکەدا لەسەر چوار دەسەڵاتەکە نییە لە پەرلەمان و لە حکوومەت و لە سەرۆکاتی هەرێم و لە دەسەڵاتی دادوەری نییە ئەم نخبەیە ئەم نخبە دەسەڵاتدارە ئەم نخبەیە بەشێکی لە هەڵەبجە بۆ کە ئیسلامیەکان بوون بەشێکی هێشتا لەم سلەیمانێت نیلی و سەوزە بەشێکی لە هەولێر زەردە یعنی واقعی ئەم دەسەڵاتە واقعێکە کە خەریتەیەکی یەکگرتووی نییە تا ئەم لەحزەیە تۆ خەریتەیەکی یەکگرتووت نییە ناوی دەسەڵاتی بەڵام کاک سلێمان پرسیارێکی جەوهری ئەوەیە کە ئەگەر دامەزراوەی سیاسی لە هەرێمی کوردستاندا ئەگەر دەسەڵات لە هەرێمی کوردستانە نیەتێکی باشی بەرامبەر بە ڕۆشنبیران و بەرامبەر بە زانستە بێت لانی کەم دەکرا کۆمەڵێ دەستگای ڕۆشنبیری سربەخۆ بەدی بهێنرە لانی کەم دەکرا زانکۆکان سربەخۆ بکرێ بەڵام ئێمە لە ئەزمموی 20 ساڵەیە ئەبینیوانە هەموو ئەو دەستگای ڕۆشنبیرانی کایەنە بەشی هەرە زۆری بە شێوەیەک لە شێوەکان پەیوەزدارە بە حکوومەت یا بە وەزارە بە یەکێک لە دوو حیزبەکانەوە ئەمە تعبیر لە پرسیارەکەی من ئەمە تعبیر لە خەونێک و لە تەمۆحێکی بەردەوامی ئەم دوو حیزبە ناکە بۆ داگیرکردنی هەموو ڕۆشنبیران و هەموو پانتایە ڕۆشنبیرە جیاوازەکان خۆی لە هەموو دنیادا و تەموحی سیاسی هەر حزبێکی سیاسی و یەکە زۆرترین نخبەی لە دەور کۆبێتەوە و ئەمەی عیب نییە وەگە تۆ بێت ئەمە عیبە نەخێر عیب نییە ولا لە لەیبەر پارتیەوە حتا ڕەنگە بۆ دەسەڵات عیب نییە بەڵام بۆ ڕۆشنبیران عیب نییە بەڕای ئەگەر بۆ ڕۆشنبیرانی هەموو دنیا عیبە بۆ ڕۆشنبیرانی کورد عیب نییە چونکە لە پاڵ وەزیفە ڕۆشنبیرەکەدا تۆ بەرپرسیارەتێکی نیشتیمانیش لەسەرشانە پار بەرپرسیارەتی نیشتیمانەکەدا بەرپرسیارەتی ئەخلاقیش لەسەرشانە لە پار بەرپرسیارەتی ئەخلاقەکەدا تۆ بەرپرسیارەتێکی کۆمەڵاتیش لەسەرشانە بەرپرسیارەتی فەرەنجی و کەڵچەری و مەبدەئیش لەسەرشانە وەزیفەی ڕۆشنبیر تاوی من یەک زۆر وەزیفە نییە ئەو ڕۆشنبیرێکە لە خۆراوایە لە وڵاتێکە کە 400 ساڵ ئیمپراتۆریەتی هەبوو جیاوازە لە وڵاتێکە 400 ساڵات پارچە و دابەشکراوە لەوەتی ئیسلام هەیە وڵاتە پارچە و دابەشکراوە دوو دەیە بەس نییە بۆ تۆ بە ئەزمموی دانەی ئەگەر تۆ من ڕێزم هەیە بەڕاستیمە حتا گروپێکی بچوک لە ناو ئەدەبیات و لە ناو هونەر و لە ناو سینەمادا دوو دەیە بە ئەزممون دانانێن یعنی هێشتا ڕۆشنبیری کوردی ئەگەر پێی وایە دوو دەیە دوو قەرنا بەڕاستی ئەمە زیادە ڕۆیەکی زۆر گەورەی تێدایە من پێم وابێ واش تێدەگەم ینی ئەم عەقڵەی کە هیچ عیب نییە عەقڵی حزبایەتی عەقڵی حزبی کوردی جامیعی دروست کردووە واردە و تەوەقعش کراوە ئەم عەقڵە بە ئاسانی دەستبەرداری زانکۆ نەبێ و ئەم عەقڵە بە ئاسانی دەستبەرداری بەرژەوەندەکانی نەبێ عەقڵێکە پێشمەرگایەتی ئەم عەقڵە بۆ چونکە پێشمەرگایەتی بۆ کردووە شەهیدی بۆی داوە قوربانی داوە و بێ حەق خۆی دەزانێت بەڵام دەبێ ئەچی بەڕێی من لێرەدا دەبێت گروپبندیەکە بێ لە بینی ڕۆشنبیری ناو حزب و ڕۆشنبیری دەروی حزب لەنێ هەموو ئەو کانەی هەموو ئەو کارکتەرانەی کە وەکو یەک بیر دەکەنەوە بۆ ئەوی بتوانین ڕیفۆرمزە ئەم کۆمەڵگایە بگەین چونکە کە منە ناو حزبدا ڕۆشنبیرم ئەرچی بەختیار عەلی و بەرادەرەکانی نییە ئێمە بەخائینکەن یان بە بەعسیکەن و ئەرچی منیش نییە بۆوان بڵم تۆ ڕۆشنبیری نوێ تۆپی لەبەرەوە من پێم وابێ ئێمەلانی کەم دەتوانین واز لەم چەلەحانەیە کاک ئاوادرەخنێک کە ڕوبەڕووی ڕۆشنبیران و نخبەکانی دەرەوەی حیزب بێتەوە ئەوەیە کە ئەمانە بەردەوام بە کۆمەڵێک توێر ڕوبەڕووی واقع بنەوە ئەوەی کە واقعی پێخوێنەوە مفرداتی واقعی و پێویستەکانی ناو واقع و بابەت خۆی نییە بەقەدەوەی کۆمەڵێک تیۆرە کۆمەڵێک نەزەریاتەکە لە واقعێکی تر و لە سەردەمێکی تر و لە ژیانێکی تری خۆر ئاواییە پەروەردە بووە سەر بەخۆی زانکۆکان بیناکردنی حکومە دام و دەستگای سەقافە مجتەمەعی مەدەنی ئەمانە لە ناو دنیای تیۆرا جوانە بەڵام کە دیتە سەر واقعی کوردی تعامل لەگەڵ مفرداتی واقعی کوردی و دەسەڵاتی کوردی و عەقڵی کوردیان ناکەن بینا لەسەر نەزەریات قسەکەن کاکمە قسە لەسەر نەزەریاتەکەگویان دیارە تیۆرەت مەسەلەیەک نەتازە بێت پێیوەست بێ بە کۆمەڵگایەمەوە ئەمە یەکێک لە خاڵەکان دووەمیشان ئێمە خۆشبەختانە لە دنیاکە ژین دنیاکە گلۆبالیزەی کراوە ئەنی دنیاکە هەمومان لە یەک لەحظە وەکو یەک دەتوانین قسە بکەین وەکو یەک شت ببینین وەکو یەک ممارەسەی حاڵەتەکان بەڵام سەرەوەی ئەمانە یعنی ئەگە تۆ بەراوردی ئەم دۆخە بکەی دۆخی کوردستان ئەوروپا و شاری ئینسانی کورد جیاوازە ئاین و زمینە و کاریگەری ئاین جیاوازە کاریگەری دەسەڵات و دامەزراوەی سیاسی جیاوازە عەقڵی ئینسانەکان جیاوازە عەقڵی ئۆپۆزیسیۆنی ئێرە ئەوێ ینی هەموو ئەم جیاوازیانە لەبەرچاو تۆ باس لەواکەی کاکمێتە سەری کە ئەزمونەکانی دنیا بکە کە لە بەردە دەمانە مەسەن دەوڵەتی چۆک وەکو سربیا کە کۆسۆفۆی لێجیا بێتەوە بۆ بۆستنەی لێجیا بێتەوە ینی ئایا بە ئەزمونی ئێمە تێپەڕیون و بە هەمان شێواز مامەڵە لەگەڵ دەسەڵات و لەگەڵ ئەو دەسەڵاتە سیاسی گرتویانێتە دەستەکەن ئایا بە هەمان شێوە قۆرغی هەموو دەسەڵاتەکانیان کردو لە دەسەڵاتی خۆیانە باشترین نمونە باشووری سوودانە کە توانیان بە ڕیفراندۆمێک باڵێن لە نەخێنەوارترین بۆخای ئەم سەرزەمینە توانیان لە ڕیفراندۆمێکا لە دەوڵەتی چۆک سوودانی بەرنەوە جابوونەوەی خۆیان ڕابگەێنن ئەمە تەئسیرێک شەرط نییە مسەقەفی جنوبی سوودان مسەقەفێکی زۆر تیۆری بێت و هات بێت تیۆری بۆم حاڵەتە داڕشت بێ اینجا بگاتە ئەو ڕادێ و بڕیار لەسەر ئەو حاڵەتە بکە ئەمە جگەلەوەی ئەو هەموو تەئسیراتی تەکنەلۆژیا لەسەر عەقڵ و لەسەر بیرکردنەوە و لەسەر
هۆشی ئێمە هەیەی ئەم جی لە نوێ وەرە پێم بڵێ کام جیلێ ئەتوانی تۆ بڵێ تازەترین ئەفکار هەیە لە دنیا لە ڕۆژانە پێی نەگا تازەترین شت هەیە بەری نەکەوێت لەگەڵ ئەوە شاتۆ شتێکەیە لە ناو کۆمەلگای ئێمە ئایا ئازادی شتێکە تۆ بڵێ ناتوانم قسەی لەسەرکەم ئایا مەسەلەی حەقی ژیان با بڵێن لانی کەمی ژیان شتێک نییە من متوانم تیۆرەی بۆ بکەمە مەسەلەی تیۆرە نییە لێرە مەسەلە هێشتا ناتوێتە سەر بڵێن چێشمەکێشی بینی ڕۆشنبیر و چێشمەکێشی بینی دەسەڵات و ڕۆشنبیر ئێستا چێشمەکە لەسەر ژیانە تاکوێسا لە کۆمەلگای ئێمە ئەژنا چێشمەکێشە قورسەکان هێشتا لە بەردەم کۆمەلگای ئێمە ماوە کە پێم وایە زۆر سەخترە کە لەسەر داواکردنی نانێک ئەگەر تەقە لە خەڵک بکرێ پێم وایە لەو چێشمە لەوانەیە دەیەها داها ڕۆشنبیری تات لە ناوچێ ئەنی گرفتەکە لەوە هێشتا بەڵام کەواتە ئەمێ ئەو پرسیارە بکەم لەنە ئەم چارچێوەیە کە شەڕی ڕاستەقینە لە کۆمەلگای ئێمە شەڕ بێ لەسەر ژیان لەسەر مانەوە لەسەر نان لەم چارچێوەیە وەزیفەی ڕۆشنبیر چییە؟ وەزیفەی ڕۆشنبیر وەک تعریفە سادەکەی یەکەم چاودێریکردنە دووەم ڕەخنەگرتنە لە هەموو ئەو حاڵەتە نەشازانەی کە لە ناو کۆمەلگا ڕوایە بە تایبەتی لە بەکارهێنانی خراپی دەسەڵات بۆ مەبەستە تایبەتەکانی خۆی قۆڕکردنی هەموو پنتەکانی کۆمەلگا لە ناو بیرکردنەوەی لە ناو با بڵێن چوارچەوەیشی تیوبێکی سیاسیە بۆ نمونە وەک نمونەوەشی لەناو حیزب ئەتوانێت ئەمڕۆ لە ببینێ زۆر بە کورتی ڕۆشنبیر من پێ لە واقعی کوردیان ڕۆشنبیر زۆر زەحمەتە بتوانێت لە ناو حیزب ئەم ڕۆڵە ببینێت لەبەر ئەوەی پێم وانێ پارتی سیاسی لای ئێمە گەشتا عقلی گەیشتوێتەوە ڕادەی کە ڕێگە بە ڕۆشنبیری خۆی ڕەخنەی لێ بگرێ بەسەرکردەکەی پێ بڵێ تۆ بتوانێت پێی بڵێ ئەرێ تۆ کەی تاکەی ئەو کورسێ چۆڵ ناکەی 56 ساڵە لەسەر ئەو کورسێ دانیشتووی یعنی ئەم ڕۆڵە زۆر زەحمەتە تۆ بڵێ لەناو حیزبی سیاسیا ڕۆشنبیر بتوانێت لەناو حیزبی سیاسیا ڕۆڵی چێکتێ ئەگەر چی ڕێیەکی وا هەبوو زۆرێ لە ڕۆشنبیران لەسەر پاڵتەیانەکرد من پێم جیاوازی کەوتم لێ لەگە بیرڕەکانی کاک ئاوات دەربارەیەوە بەڵام من پێم وایە فعلەن ڕۆڵی ڕۆشنبیر دەبێت ڕۆڵی چاودێریکردن بێ ڕۆڵی ڕەخنەکردن بێ ڕۆژی ئەخلاقی و هیومانی بێ لە بەشداریکردن و پێشبردننی ئەم کۆمەلگایە دەبێت شەڕ بێ لەسەر ئازادی شەڕ بێ لەسەر نان دەبێت شەڕ بێ لەسەر لەسەر تیۆر ڕەنگە هەمومان لەسەری بەڵام پرسیارەکە ئەمەیە یعنی وەزیفەی ڕۆشنبیر لە ناو حیزبی کوردی و لە ناو دامەزراوی دەسەڵاتە کوردستان و ئەتوانێت ئەم ئەرکە ئەدا بکات بەڕێی من بەتەنێ ناتوانێت پێویستی ڕۆشنبیر بێ وەکو یەک پاکستە ماشاکەی هەم ڕۆشنبیر ئەوەی کە لە ناو حزب ڕۆشنبیرەوە ئەوەی لە دەرەوەی حزب ڕۆشنبیرەوە ئێمە دەبێت بە شێوەیەکی یەکگرتووی تەماشا ئەم مەسەلەیەکەن ئەگەر ڕۆشنبیری کوردی ئەگەر ڕۆشنبیرانی کورد بەو توانە و تااقەتەکەمەی هیانەوە پارچە پارچەیەکی بەسەر حزبەکانی دەدا بەشکەی بەسەر سەربەخۆ سەربەخۆی دەدا بەشکەی لە ڕاستیدا جێگەی ئەسەفێکی نیشتیمانی گەورەیە بەڵام من پێما بێ یەک قسەی دەمەوێت یەک قسە بۆ سەر یان یەک ملاحەزە بۆ سەر ڕێیەکی کاک ئاوات کە من لەگەڵیدا بووم تاواکەم ڕۆشنبیر هەموو ئەو ڕۆڵانە هەیە بەڵام ڕۆشنبیر ڕۆڵی بەخائینکردنی گشتی نییە کاکە ڕۆشنبیری ئێمە ڕێگە بە خۆی دەدا لە بەخائینکردنی گشتدا قسە بکە بۆ نمونە مەسەلەن خەڵکەیە هەموو یەکێتی بە مێگە دەشوپێنێ هەموو یەکێتی بۆ نمونە خەڵکەیە هەموو یەکێتی بە مەچینەی بەرهەمێنانی فاشەت چوپاندەوە بۆ نمونە سێ ڕۆشنبیری ناسراوی ئەم وڵاتە ئەم تێزایان گوتووە یەکێک لە ڕۆشنبیرە ناسەوەکانی ئەم وڵاتە دەڵێ یەکێتی وەکو بەعزوایە کاکە قسەکە لەسەر ئەوەیە ئایا ڕۆشنبیر بەو زمانە گشتگیر و پەلاماردانە گشتە قسە دەکایانە ئەگەر ڕۆشنبیر بێ ڕقنە لە حزبەکەی من بگرێ و بڵێم حزب پێویستی بە ڕیفۆرمە دەڵم بەڵێ ڕاست دەکەی تۆ وەرە یارمەتیم لێریشت نەچێت لە ناوم شارەی ئێمە کە تۆ ئەو قسەیەکەی دەدانە ئینسان کوژراوە بەبێ ئەوەی خەمساردێکی زۆر هەیە بەرامبەر بە خوێنێ و کەسانە ئەی تۆ چۆن لێرەوە توانی بڵێ حیزبەکەی من نەتوانم ڕخنەی لێ بگرم لە کاتێکا لەسەر جادەکانی لەسەر داواکاریی بەسیط کە چاکسازیەوە هەموو ئینسانە کوژرێ بەبێ ئەوەی دەنگێکی لێوە بێ بەبێ ئەوی ناڕزایەتێک دەبەرزکرێتەوە لەگەڵەوە شاپاداشتی بکوژەکانە تو ئێستا ڕۆشنبیرێک سایشی دەسەڵات دەکەن ڕخنە دەگری تۆ ناتوانانی تۆ ئێستا ڕخنە دەگری ینی من دەبێ واقعەکە خۆی بینین نەمن لە ناو حزبێکی سیاسی وەزیفەمە لەسەر هەموو شتێکی دەسەڵات پاکانە ئەوە بکەم بەرگری بکەم نەتۆش ئەوەیە ینی بەڕاستی تەبا ناتا بریتین لەوەی بەس باشە ببوورە کاک بە من پرسیارەکە دەکەم ئەو قسەی کاکاوات وتی بە شێوەیەکی تسیاخەکەمەوە ئەو سەرپێچوانی کە دەسەڵات و دامەزراوی سیاسی لە کوردستانێکا و لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەنابەت ڕۆشنبیر و کادرێکی ئەو حیزبەی بۆ نخبەی مستەقف لەناو ئەم حیزبەیە لە ڕخنەکردنی ئەم حیزبە بێدەنگە لە کاتی سەرپێچیکردنیەکان لانێکم لە کاتی خۆپیشاندانەکان و گرتنی کۆمەڵی خەڵک و هەتا دوایی بەرەوەی وەڵامی ئەو پرسیارە بێتەوە ناوبڕێکمانەیە بینەرانی بەڕێز پرۆگرامەکەمان بەردەوامە بەڵام دوای ئەم ناوبڕە.